سڵاتان لێبێ بەڕێزان. لەسەر داواکاری هەندێک لە هاوڵاتیان تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە یەکپۆشی جلوبەرگی خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان لە هەرێمی کوردستان. پێشتر ڕۆژێک حکوومەتی عراقی بڕیاریدا کە جلوبەرگی خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان یەکپۆش بکات لە ناوەڕاست و باشووری عراق. لە بەرامبەردا یاخود لە لایەکی ترەوە وەزارەتی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاند ئەم بڕیارە پەیڕەو ناکرێت لە هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ ئەم ساڵ و ئەگەر هاتوو ئەم بڕیارە پەیڕەو بکرێت لە کاتێکدا دەبێت کە ڕاپرسی بکرێت لە نێو خوێندکاراندا. کەواتە با باس لە دوو لایەن بکەین. ئایا لایەنە باشەکان یاخود لایەنە خراپەکانی ئەم بڕیارە چین ئەگەر هاتوو پەیڕەو بکرێت. هەروەها با باس لەوە بکەین هەندێک دەڵێن زانکۆکان پەیمانگەکان بوونەتە شوێنی نمایشکردنی جلوبەرگ و ئەگەر هاتوو ئەم بڕیارە جێبەجێ بکرێت شتێکی باشە. هەندێکی تر دەڵێن ئەم بڕیارە شتێکی باش نییە و جلوبەرگرد یاخود لەبەرکردنی جلوبەرگ سنووردار دەکات و بڕیارێکی ناشارستانیە. وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرین. دووبارە ئەسڵاتان لێبێ بەڕێزان بەڵێ تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە یەکپۆشی جلوبەرگی خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان لە هەرێمی کوردستان کە مەوکو پێشنیازێک وەکو ڕاپرسیەک ئەم تەوەرمان دیاری کردووە لەسەر داواکاری هەندێک لە بەشداربوانی یاخود هاوڵاتیان کە دوێنێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک ئەم پێشنیازیان کردبوو. بەڵام ئەزان دەتوان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک یاخود لینکی NRT لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/nalia.tv دەتوان ڕاو تێبینی و سەرنجەکانی خۆتان بێن و هەروەها لە ڕێگەی ژمارە پەیوەندیەکان هەروەها بۆ هاوڵاتیانی پارێزگای دهۆک و هەولێر دەتوان لە ڕێگەی ئەو ژمارانەی کە تایبەتن بە کۆمپانیای کۆرەک تیلیکۆم دەتوان پەیوەندی بکەن بۆ ئەوەی بتوان ڕاو تێبینی و سەرنجەکانی خۆیان بخەنە ڕوو سەبارەت بە لایەنە خراپی و باشەکانی ئەم بڕیارە ئەگەر هاتوو جێبەجێ بکرێت لە زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان. بەڵام دەچینە لای یەکەم پەیوەندی سۆما لە سلێمانی. سڵاو لێ بێفەرموو. ئەم کاتەوە باش دۆسپاس دەکەم. دەستخۆشی تەوەرەکە و لێکم دۆسپاس سۆماخان. بەنسبەت تەوەرەکەی ئەمڕۆتانەوە ئینە کە ئەڵێن یەکپۆشی بۆ زانکۆ و پەیمانگاکان بەڕێی من شتێکی زۆر باشاوە چونکە جاری وایە تەلەبەی فەقیر دەوڵەمەندی وا هەیە ئەو 4-5 ساڵی جامیعە بە یەک قاجلەوە بەڕێکا و هیواشێ هەر ڕۆژی و جلوبەرگێک و بە مۆدلێکەوە ئەڕواتە زانکۆ و پەیمانگاکان. ڕەخنەیەکیشمێ لەو بەشداربوانەی کە پەیوەندیتان بۆکەن ئەڵێن بە مەکتەب و نازانم چیوچەکان بە جلی کوردیەوە بێ. یعنی ئایا ئەمە شتێکی جوانە؟ وەڵای بەڕێی من هیچ شتێکی جوان نییە، شتێکی زۆر زۆر ناشرین نیشە. جارێڵێن بۆ مەکتەب جلی کوردی ئەمە لە چ مۆدیلێکە بووە تۆ جلی کوردی لەبەرکەیت و لەگەڵیشیا کالەیەک و لەگەڵیشیا جامپایەکیش بێ بەسانتە. ئەمە شتێکی جوانە. دوو ڕۆژی کە بەفر و بارانە یعنی نازانم ئەمە ئەسڵا هەر مۆدیل نییە. ئەو کەسانی کە ئەو قسانە شەکەن نازانم وەڵای بەڕێی من ئەو زانکۆ و پەیمانگایانە زەی مەوحەد بێ شتێکی زۆر زۆر باشە لەبەرەوەی لە هیچ جیاوازێک لە بینی فەقیر و هەژارە لە بینی دەوڵەمەند و هەژارە نامێنێت. بەڕێی من سپاس بۆ سۆمان. دەچینە لای لیزا هەر لە سلێمانی. سڵاو لێبێ لیزاخان فەرموو. ئێوارە باش شوانگیان. سپاس دەکەم وێرەت باش. بەڵێ لەسەر تەوەرەکە وەڵا شوان یەک شت هەیە لە زانکۆکانە جەماعەتێک کەس هەن کاڵێ ڕێکلام بۆ جلوبەرگەکەن. 3 ساڵە جلی یعنی 3 ساڵ بڵێم شخصەکە نەسم 3 ساڵە لە زانکۆی یەک جار جلی دووبارە نەکردوێتەوە. يعني اما باش اگر بۆشی بکرێت لەبەرەوەی کە هەندێک کەسێک کە ناتوانێت فەقیر و ناتوانێت مالیاتی ئەوەی نییە کە ینی هەموو ڕۆژێک جلێکی جیاوازێ بەرکات و خۆی گەر بڕۆیتە زانکۆ ڕەنگە ببینی کە ینی تەلەبەی فەقیری تایە کە تەواوی ساڵەکە بە دوو دەست لە مەسێر لیزاخان پێتوانی ئەگەر هاتوو ئەو بڕیارە پەیڕەو بکرێت وەکو هەندێک لایەن دەڵێن یاخود هەندێک کەس دەڵێن ئەم بڕیارە بڕیارێکی ناشارستانیە و وا دەکات ئازادی جل لەبەرکردن سنووردار بکات. تا چەنەوە ڕاستە؟ ناخێر باڵکو شتێکی زۆر زۆر باشە ئەگەر ئەوە بکرێت. ئەو ڕەنگە ئەو کەسانەوە بڵێن کە خۆیان ینی بڵێن ڕووی مالیان زۆر زۆر باشە و ئەتوانن کە خۆیان بەڕووی خۆیان بکەن بۆ ئەو کەسانی کە بڵێن ڕووی مادیەوە باش نین زۆر زۆر شتێکی باشە و زۆر زۆر شتێکی باشە ئەگەر ئیشاڵا لە کوردستانیش پەیڕەو بکرێت بێتە کوردستان ئەو یاسای لە کوردستانش پەیڕەو بکرێت چۆن وەکو هەموو یاساکان ئێمە بۆ بگرێتەوە بۆ ئێمە زەکانمان موحەد بێ بۆ زانکۆ موحەد نەبێت. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لیزا. دەچینە لای کریستین. زۆر سپاس. دەچینە لای کریستین لە سلێمانی. سڵاو لێ بێ فەرموو. ئەم کاتۆ باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. ئەم کاتۆ باش. هەموو کاتێکت باش. بەڵە فەرموو.
کاکشان بەڕاستی تەوەرەکە زۆر لە جێگەی خۆیەتی لەوانەیە ڕێی من جیاواز بە لەوە ڕێزانە کە پێشتر دەیان زیان پێکردن ئەمە بڵێم لە قۆناغی سەرەتایی هەر یەک پۆشی لە قۆناغی ناوەندی هەر یەک پۆشی لە قۆناغی ئامادەیش بە هەمان شێوە هەر یەک پۆشی خۆش نییە ئێمە بتوانین لە زانکۆ لە پەیمانگاکاندا حڕ بین بۆ خۆمان چیمان حەزرێ لە بەریکەی ڕاستە جیاوازی چینایەتی دەرەخە بەڵام تا ڕادەیەکیش خۆشترە کچان و کوڕان حڕ بن. کریسین خان دیارە سۆماخان لە پەیوەندەکەی ئەڵێ کەس هەیە کەسی وا هەیە جلەکانی دووبارە نەکردوتەوە لە زانکۆ و ئەمە مەبەستم ئەوەیە با لەو ڕایەوە قسە بکەین ڕایەک هەیە کە دەڵێن ئەمە زۆر ئەم قسەیە دووبارەیە یاخود زۆر دەوترێتەوە ڕۆژانە دەوتێت لە کاتی داوامی زانکۆدا زانکۆ بۆتە گۆڕەپانێک بۆ نمایشکردنی جلوبەرگ تا چۆن ئەمە ڕاستە و ئەو بیرۆکێت پێ چۆنە؟ ڕاستەوە تا حدێک ڕاستە کە من هاوڕێی خۆم هەیە وایە خۆمان لە خۆ بەجابی زۆر ڕۆڵماندینی تر ئایلەکەمان هەمووی ئەوان بەڵام من پێم خۆش نییە یەک پۆشی هەبێ لەبەرەوەی وڵی شتێکی خۆش نییە یەک پۆشی چونکە ئێمە کاتێک لە ناوەندەکان کەسی خۆشەویستیەکەین مدیرەکەمان هاتە هاوشایی وت خۆشەویستی بۆ تەمەنی ئێوە نابێ با بچنە پەیمانگا و زانکۆکان ئەو کات دەوێت فڕەبن بە دڵی خۆتان بیرە بکەنەوە من ناڵێم بۆ ئەوە فڕبین بەڵام هەتا حدێکیش پێیانەوەتی مجلی ڕەنگە و ڕەنگە بەرمەکەن هەر لێ ساوە مکیاز مەکەن کەسی لە زانکۆ پەیمانگاکان ئەو کات فڕن ئەوی لە زانکۆ پەیمانگاکانیش ئەومان لێ بسەنەوە بەڕاستی ئێمە ئەو بە مافی خۆمانەزاری لەوانەیە دژی ئەوەش بۆستینەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای ساکۆ لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک ساکۆ فەرموو. ئەلۆ بەڵێ فەرموو. ئەلۆ بەڵێ گوێمان لێتە. ئەلۆ بەڕێزم دەستخۆشی بەڕاوەکە لێکم. زۆر سپاس کاک ساکۆ بەڵێ. بەڕێزیان بەنسبەت ئەو جلوبەرگانەوە کە ئێستا ڕاستە بەڕێزە ئەڵێ جلی خۆدی جلێکی ناشرینە. بەڵێ داواکارم لە هاوکاران تۆ دەنگی پەیوەندەکە بەرزکەنەوە بە باشی گوێم لێ نییە. بەڵێ کاک ساکۆ بەڵێ. ئەلۆ بەڵێ کاک ساکۆ گوێم لێت ئێستا فەرموو. عوسمان سەرتۆ نییە لاالێ بە هەڵەستەوە کرابێ. بەڵێ ببوورە عوسمان لە هەڵەبجە. بەڵێ گیانەکەم لە بەرپۆش لەوەی سەو قشتۆتی چلی کوردی سوێکی یاسایشتێ چلێکی کوردی هەزار چلی مۆدێرێنێ کابۆنە چلی کوردی ئەگەر چلێکی خراپ وایە ناهاتەوە کوردستانە و لاسیە جلێکی نەتەوەیی بێ جوانترەکە کابۆ بێ یاخود چاکەتێک بێ تۆ بەیانی زستانە بە چاکەتەوە پاڵتۆ لەبەر ناکرێ وایە بەڵێ ئێستا لەیمانەیە لەو جۆرانەی ئەو خەڵکانەیە لەسەر تەلەڤیزیۆن قسەیەکەن بەڕاستی شتێکی نەوزانم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای بەهمەن. سڵاو لێ بێ کاک بەهمەن فەرموو. سڵاو لێ بێ. زۆر سپاس دەکەم سڵاو لێ بێ. دەستی خۆشەوە بەرنامە کرد. زۆر سپاس کاک بەهمەن لە سلێمانی بەڵێ. کاکشان بۆ یەکپۆشی هەمومان ڕامانەوەیە کە یەکپۆشی بێ بەڵام نەبێ بە تیجارەت وەکو ئەوەی وەزارەتی پەروەردە ئێستا بۆ ئیبتیدایی و ناوەندەکان کردی بە تیجارەت ئەگەر یەکپۆشی بێ شتێکی باشە بەڵام نەیکەن بە تیجارەت و بۆی کە پارێکی زۆر کۆکەنەوە لە بەڵێ کاک بەهمەن بە نمونەی ناوەڕاست و بە باشووری عێراق بێنینەوە ئەمە لە دەوامی زانکۆ پەیمانگەکانی ئەوێ ئەوان نایکەن بە جلێک کە مەبەستم ئەوەیە وەکو کۆمپانیە کۆکۆی خۆت باسێکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان گرێ بەستی لەگەڵ کۆمپانیای بکەن ئەوان خوێندکار سەرپشکەکەن کە ئەوان خۆیان بیکڕن دەڵێن وەک ئەوەی کە زانیاریەکان لە بەردەستمانایە قەمیسێک یاخود کراسێکی سپی لەگەڵ پانتۆڵێکی ڕەشیان ئەگەر ڕەشیش نەبێ هەر ڕەنگێ بەڵام قەمیسەکە سپی بێ ئەمە خۆیان سەرپشکی خوێندکارانەکەن ئەوان دیاریکەن بەڵام ئەمان تەنها ڕەنگەکەیان پێڵێن پێت باشە ئەوە شتێکی باشە بەڵام بۆ هەندێک دەڵێن ئەمە سنووردارکردنی لەبەرکردنی جلە ینی تۆ ئەم خوێندکارە تەنها وابەستە بێ بە یەک ڕنگ و یەک جلووە ئەمە شتێکی باش نیەوە ناشارستانیە تا چەند هاوڕای لەگەڵ ئەو ڕایە وەڵام من ڕامۆدانەکە یەکپۆشی بێت و ئەو پانتۆڵە ڕەش و کراسە سپێ ئەمڕۆ چاکەت و پانتۆڵی ڕەش و کراسێکی سپی شتێکی زۆر ماخۆر و جوانە لەبەرەوە دەوڵەمەند و فەقیر لەوا یانی جا ناکرێتەوە هەمووی بە یەک چاو سەیرەکرێ لە مەکتەبەکانە بەڵام مجارەت ئەوەیە کە نەکرێت بە تجارەت و بە نەکرێت بە تجارەت هەم شتێکی جوانە بەڵام مەسەلەی جلەی کوردی ئەو خوشکە بەرەزە پەیوەندی کرد گوتی ناشرینە جلەی کوردیەوە لە مەکتەبە
لەمەڕاتی ئەرشۆ یارانەکەم زۆر ئیتر لە مەریوان و لە مسنە و لە بانە ئەو منتیقە کوردەکانە حتا تەنانەت مامۆساکانش بەجلی کوردیەوە ئەچن بۆ مەکتەب و دەرجەڵێنەوە ئیشکاڵی نییە بۆچی ئەبژ لە کوردی ئەگەر لە بەرکشەکان نەبێت لە بەر کوڕەکان شتێکی زۆر جوان و ماخۆلیژە ئەگەر ئەوەش ببێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای کاڵی خان لە سلێمانی. سڵاو لێ بێ کاڵی خان فەرموو. ئەم کاتەوە باش زۆر سپاس دەکەم. بەڵێ دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم زۆر سپاس. بەڕاستی تەوەرێکی زۆر جاناڵ بژاردووە. زۆر سپاس دەکەم. وڵی بەڕێی من هەر یەک پۆشی بێ لەبەر ئەوەی کە ئێستا خوێنکار هەیە ئەوانەی خۆی سەرقاڵی جلوبەرگەکە ئاکات یعنی خەریکی سەعی نادێت بەس ئەگەر یەک پۆشی بێت هەر ئەو جلەیە دایانێت و لەبەر یەکات. جا بەنسبەت قسێ و بەڕێزەوە کەوتی جلی کوردی ناشرینە جلی کوردی ناشرین نییە بەس یعنی ئەو بۆ مەکتەب ناشێت ئەو جلا. بۆ ناشێت؟ آخر لەبەری کە تۆ زستانان ئێستا تۆ زستانان ناتوانیت لەبەریکەی لەبەری کە بارانە بارێنانە سەر نابێ بەس ئەگەر جلەکە یەک پۆشی بێت جلێکی تر بێ ئەتوانی لە ژێرەوە پارچێکی تر لە دەکەی بەس جلی کوردی بەڕێی من بۆ مەکتەب نا بەس پشتی تر جوانە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاڵای لە سلێمانی. هیوادارم خوێندکارانی زانکۆ پەیوەندی بکەن بۆ ئەوی گوێمان لە تێبینەکانی ئەوان بێ بەتایبەتی کە وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند بوو کە دەبێت لە کاتێکدا ئەم بڕیارە پەیڕۆ بکرێت ئەگەر هاتوو ڕاپرسیەک بکرێت بۆی گوێمان لە تێبینەکانی ئەوان بێ. دەچینە لای جاسم لە کەڵک. سڵاو لێ بێ کاک جاسم فەرموو. ئالۆ چۆنی؟ زۆر سپاس دەکەم. باشێ زۆر سپاس. بەڵێ ئەرێکە ئەوڵۆ بەرد کولیەکان نانێن بەزرگەژی ئەوها دادەبەزن بە کولیەکان نانێن ماکولنیەکە بەشی فەقیربی خۆی دەبی وەچی ئەوە چی نانێن ئەوە نییە نانمە گوبەرەکە یەک تاخم بی جوانترە و ڕێکترە و ماخۆلترش بەڵێ یەک تاخم زلک بی جوانترە نانێن نه هەر کەسەک ئەوە چی دەبی زلک نەوازل کەچی لەبەرە جوان نییە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک جاسم لە کەڵک. دەچینە لای هەڵمەت لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک هەڵمەت فەرموو. فاستەکەم برای بەڕێزم. زۆر سپاس. بەڵێ وەڵی برای بەڕێزم مەسەلەی جلوبەرێک شتێکی پیرۆزە ئەگەر هەموو کەسێک لەو شوێنەیە کە کۆ بێتەوانێ هەمووی وەکو یەک وا بێت هەروەکو چۆن خەڵکەچە بۆ حەج هەر هەموو یەک جلی لە بەرایەتە فەقیر و دەوڵەمەند خۆی گەورە بە یەک چاوت سەیرانەکە و هەمووشی بۆ یەک شت چووە. مەکتەبی جوایە تۆ بۆ عیلمەتی نەک بۆ خۆ دەرخستن و خۆ پیشاندان و خۆ ڕێخستن و بڕوان پێ بگەت تەلەبە ئەو نی خۆیە گۆڕێت ئەو نەسەعی ناکە. یعنی تۆسەی کە بەیانیان ئافرەتێک کوشتێکی بەڕێز یەک سەعات خەریکی خۆی بێ دەی من سوێنە خۆم ئەو ڕۆژە سەعاتی سەعی نەکردووە. مەسەلەی جلوبەرگیش حەقی خۆیەتی من پێم باشە هەموو یەک ڕەنگ بن هەموو یەک شت بن بۆ ئەوەی کە ئەو جیاوازیە نەمێنێ لە ناو مەکتەبە هەمووی بە یەک چاو بە یەک شت بڕات بەڕێوە. ئێستا من لە بازار دوکانم هەیە دوکاندارم جلوبەرگە فرۆشم ڕام پێ بکە زەرام هاتووەتە ئەو دوکانەوانەیە گەنج بووە پێدی تو خوا خاترم بگرە تەلەبەم تەلەبە هاتووە چەندم وتووە بە زیاوە داینەوە تێدی خەمن نەبێت چەند ئەڵی ئەدەمێ باش شتەکە با مۆدێلێک بێت تازە بێ و دیار بێ باشتی کۆنە مێرێت چەند ئەڵی ئەدەمێ. کاک هەڵمە پێت وایە ئەو مافی خۆیان نییە بەو شێوەیە خۆیان بە حەزی خۆیان جلێ بکڕن؟ ئەوە حقیقەتە خەڵک ئازادە تۆ سەیرەکەی پارەت هەیە بە حەقی خۆت بەڵام بۆ من خۆم دەرخەم بەسەر برادەرەکەمە کە ئەو نیەتی خۆمی بەسەرا فەڕت کەم بۆ نمونە کابۆ هەیە بە 15,000 هەر کابۆ هەیە بە 50,000 خۆ دیارە هەر لە برادیارە کە ئەو جلە فەرقی هەیە جا من پێم باشە ئەو جیاوازیە لە دەروی مەکتەب بێت نەک لە ناو مەکتەبەکە و خۆ فەڕستکردن و خۆ نواندن بەسەر برادەرەکەیە. زۆر سپاس. دەچینە لای فەرهاد لە سلێمانی. سڵاو لێ بێ فەرموو. ئێوارەت باش. زۆر سپاس دەکەم. ئێوارەت باش. بەنسبەت ئەو تەوەری ڕژاندن لە تەوەری یەکپۆشی طبعا بەڕێی من دوو یەکپۆشی هەیە یەکیشان لەمە خوێندنگە سەرەتایی و بنەڕەتیەکانە یەکیش لە جامعات و معاهدە بەنسبەت ئیبتیداییەوانە یان بڵێن بنەڕەتیەوانەیە ئەمە ئەگەر کافیە بۆی کەوا بڵیت مەسەلەن یەکپۆشی لەوە کراسێکی سپی یا پانتۆڵێکی ڕەش یا کراسپی یا پانتۆڵی
ڕساسی ئەمە تهدیدی ئەەکەی بەڵام نەک تۆ بینێری بۆ لای تاجر و یان بۆ لای حتا حکوومەت خۆی بۆی دابیکە ئەمە یەشێک بەڕێزم بەنسبەت لە پەیمانگا و کۆدێزەکانە بەڵێ یەکپۆشی شتێکی باشە بەڵام جزئیە یان نسبیە کەوا تۆ بڵێ وەڵایی نایڵم فەقیر و دەوڵەمەند دەکرێت چونکە ئەگەر تەنها گەنجێک تۆ بە بینینی لە دوورەوە بە مۆبایلەکەی یان بە مەصرفی لە ناو کولیەکە یان بە شێوازی حتا قژداهێنان و شربەکاران و ئەڵقە و پەنجە و مستیلە و ئەم شتانە تۆ ئەزانی دەوڵەمەندە یا فەقیرە بەڵێ ئیشارێتەوانە شاردنەوەیکی جزئیە یعنی ئەوە نیە بڵی تۆڵامەی شارمۆی تەواو بەهۆی جلەکۆ ناوە فەقیر دەکەونە دەوڵەمەند ئەمە یەکێک لێرە دوو هەم بەڕێز ئێمە من خۆم مامۆستام ێستا لە کۆلێجی پەروەردەی وەرزش بۆ نمونە وانەیە کەشافی پێڵەندی دەوانی لێرە مامۆستاکەمان وەچی ئەڵێ کاکەجان من تەنها کراسێکی سپی و پانتۆڵێکی ڕەزاسی و دوو دێکەڵای سپینەوە بۆ ئەو دەرسا ئیتر پێت ناوێ ئیلا ئەبێ هەر هەمووتان چن لە فڵان دوکان لە فڵان تاجر لە فڵان شوێنە بێ یەک ڕەنگ بێ ئەڵێ تۆ بچوو ئەمە لەبەرکە وەرە ناو وەرە دەرسەکەەوە بەڕێی منیش لە پەیمانگا و لە کولیەکانە ئەتوانیت بڵێ کاکەجان زەی موحەدی ئێوە یا بڵێن هیچتان سپی و ڕەساسی یا سپی و ڕەشە ئیتر تۆ لێ گەڕێ ئەو کەسە خۆی مهم لە سەرێتی غەز بە لەسەری سپی و ڕەشە بەرکە نەک تۆ بینێری و جرێکی بۆ تهدید کرد لە فڵان تاجر و فڵان ڕەنگ و فڵان شتەوە ئەمە ئەوە اینجا دوو هەمیشی بەنسبەت ابتیدایی و ابتیدایی تقریبا بەڕێزم فەقیر و دەوڵەمەند لە ناو چینی مناڵە زۆر دیار نییە وایە يعني زۆر دیار نییە ئەوی تابڵێ و گەورە مەسرفی هەیە گەورە خۆ دەرخستنیە بەڵام مناڵ بگرا گەرجزەی محەلی لەبەراو لە بەرانە بێ پێوەی دیار نییە بەڵام نرخی جلەکانیشیان هەرزانترە تا گەورە حتما لصداقة بالي حتما جري من أظهر زانتنا رجاء يعني دواء لحكومتها بكريت يعني باقي بكريت لا أم بويرو بوتشونا برمان تبقى برزم يعني براسي شتي لا ابتدائية تنها كان جاري بكري بلا سبيو رش يتم لي والله كاكا بأما خذ يرشد سبيو رش بلا زو سباس سبيو رش سبيو رصاصي زو سباس بو ما وصفر هاد لسليماني دشينا لاي بريفان لسليماني صلاة عليه بفرمو زو سباس دەستخۆشم بەرنامەی دەکەم زۆر سپاس دەکەم سپاس دەکەم بەڕاستی بڕگەی ئەنی بابەتێک هاوزادوە جێبی سەرنجە جێبی دەستخۆشیە نازانی چ قسە نییە بۆی پێ بەڵام بەڕاستی دەستی خۆش بێ زۆر سپاس دەکەم زۆر سپاس پێم باشە یەکپۆشی بێ ئەوەنی ئێمە بە دوای مۆدێلات وشتی وایە گەڕێنکەم چ بەلای عیلم وشتا گەڕێن بۆیە کورد قەت پێش ناکەوێت لەگەڵ ڕێز ماوە قسەیەکەم کورد هەتا ماوە پێش ناکەوێت چونکە ئەوەنی بە دوای مۆدێلات وشتی دەرگراسیە کە ڕاستە لە دەرگراسیە لە ڕووی ئەوە چۆن لە ڕووکەشەوە زۆر پێشکەوتن لە ڕووی علمیشەوە پێشکەوتن بەڵام ئەوەنەی ڕووکەشەکە لایەنە جوانکاریەکە هەڵەبژێرن لایەنە عینیەکەی هەڵابژێرن بەڕاستی ئەوە بیرکردنەوەیەکی ناخۆشە خات و سۆما یەکەم پەیوەندی ئەڵە دلی کوردی جوان نییە بەڕاستی بەداخم بووی ئەگەر کورد وایە قسەی ناکرد چونکە کورد کەوتە کورد دلی کوردی بۆچی کابرایەکی عەرەب مەجبورە نەک مەجبور بگرە فەرزە لەسەریشی بە ئەگال دزاشەیەکە بچێ بۆ دەوامێکی ڕاستی خۆی بەڵام کوردەکەی خۆمان پێما عین بێ پێما شەرم بێ بیانی ئەو بینەوە سەرماوسڵێ ئەی ڕۆڵە دایکوڵکی تۆ پێشتر چۆن ڕۆشت لە سەرماوسڵی بەڕێ کردووە ئێتر زۆر بەداخم بۆ ئەم بیرکردنەوانە بەڵێ بێریڤان خان سپاس بۆ پەیوەندیەکەت هیوادارم لە هاوڵاتیان لە پارێزگای دهۆک و لێ بتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی کۆڕێک تەلیکۆم بتوان پەیوەندی بکەن و ڕاو تێبینی سەرنجەکانی خۆیان بخەنە ڕوو دەچینە لای هێمن لە سلێمانی سڵاو لێ بێ کاک هێمن فەرموو زۆر سپاس دەکەم من وەکو خوێندکارێکی زانکۆی سلێمانی بەڵێ قسە ئەەکەم لە زانکۆی سلێمانیا وەکو لەوانەیە هەمووشمان ئاگادار بین لە زانکۆی سلێمانیا زیاتر بڵێن ئەم مۆدێلات و بۆگۆڕین و نمایش هەیە وەک لە زانکۆکانی تر و لە ناو زانکۆی سلێمانیشە زۆرینەی کات خوێندکاران قسە کراوە وەکوی من 4 ساڵە لە زانکۆی سلێمانیم باسی ئەوە کراوە کە بۆچی ناکرێ بەزەی موحەد یعنی بەڕاستی ئەگەر ئەم هەنگاوە جێبەجێ بکرێت هەنگاوێکی زۆر باشە بۆ بەرزکردنەوەی ئاسی علمی زانکۆکان ینی لە باسیەوەی تەلەبە بەیانیان دانیشێت ساعتێک ساعت و نیوە خەریکی خۆگۆڕی نەبێت کاتێکی زۆر بۆ بوازاڕ و وەرە و بڕۆ و مۆدێلاتەوە ئەگرێت ینی ئەوە سەعی و ئاسی علمی و مناقەشەی علمی نابینی کاک هێمن پێت وایە ئەو ڕەخنەیی کە هەیە ئەوەی کە خۆتەڵی مۆدێلات کچان زیاترن یان کوڕان چکە زۆربەی ڕەخنەکان ڕۆبەڕی کچەکان دەکرێنەوە وڵی بەدڵنیاییەوە ینی بەدڵنیایەوە لە لای کچان ڕێژەکە زیاترە یعنی ناتوانین بڵێن تەنها کچان بەڵام ڕێژەکە لای ئەوان زۆرترە پێت وایە گرنگی نەدان بە جلوبەرگ و بڵێن قژ و ئەو شتانی کە باسی دەکەن
گرنگی نەدان بەو شتانە وا دەکات کە ئاسی معرفی و خوێندکارە بەرز بێتەوە یان پەیوەندی هەیە لە نێوان ئەو دوو شتەیە؟ بەڵێ بە دنیاییەوە پەیوەندی هەیە. پەیوەندیەکە چییە؟ بۆ نمونە خوێندکارێکە بینی کەم دەرامەتە لە هەمان کاتایەت بۆ زانکۆ سەیرەکە برادەرەکەی جلێکی تر شێوازێکی تری هەیە ئەم ئینسانە نەفسێتی پێی ناخۆشە حەزێک کردووەگە وایە ناتوانێت ئەو دەرفەتەی نییە بەڵام ئەگەر بێت و هەمان جلوبەرگ لەبەرابێ ئەو کاتە منافەسەیەکی شەریفانە دروستە بێ کە منەچم بۆ زانکۆ جلوبەرگەکەم پاک بێت کراسەکەم جوان و تووکرا بێت بەس ئەوە کێشەمە هیچ. بەڵێ زۆر سپاس کاک هێمن لە سلێمانی دەچنە لای دیار لە هەولێر. سڵاو لێ بێ کاک دیار فەرموو. بەڕێزم کاتت باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. دەستخۆش لێ دەکەم لە بۆ تەوەری بابەتەکە طبعا من لەسەر تەوەری بابەتە قسە دەکەم لەو ڕوانگەی کە خۆم تەڵەبەی جامعایمە. بەڵێ لە سەلاحەدین؟ بەڵێ لە جامعای سەلاحەدین کۆلێژ زانست. بەڵێ من سیستەمی یەکپۆشی زۆر 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 بەپێویست دەزانم لە بۆ واقعی ئێستای زانکۆکان. ئەمن لەسەر ئەو لایەنە قسەی ناکەم لەسەر لایەنی دەوڵەمەندی فەقیری تەڵەبە زیاتر تەرکیز لەسەر لایەنی معرفی و لایەنی زانستی تەڵەبە دەکەم کە زۆر زۆر زەڕوڕ بۆ بەرزکردنەوەی لایەنی معرفی تەڵەبە. بەڕێزم زۆر زۆر یعنی ئەم کە ئەو ڕۆ لە جامعای دێمەوە خەمی ئەوەی مەسبقینێتە زرکەچی لەبەر کەم نیم ساعتی خۆم ساعتێکی خۆم کاتی خۆم بۆی دەکوژم ئەو جلکانە ئامادە دەکەم کە سبەینە لەبەری دەکەم. خۆت وای کاک دیار خۆت ئەوەی کە ئەو نمونەی باسکە خۆت وای؟ بەڵێ بەتەکیدم باسی خۆم دەکەم من وامە ئەڵام بڕۆ لە کاتە تۆ پێت وانە کاک دیار پێت وانێ کە خۆت ئازاد بی واتە ئەمە پەیوەندی بە حەز و خولیای کەسێک خۆیەوە هەیەگە خۆی جلەکانی دووبارە بێت بەلایەوە ئاسایی بێ پێت وانێ کە خۆت ئازاد بی لەوەی جلەکان دووبارە بێ کێشەت نەبێ بەڵام گرنگی زیاتر بدەی بە معریفە و بە زانست و خوێندنەکە. لەنا واقعات دەژین لەنا واقعات دەژین فازی کردیە بەسەرم کە ئەو ڕۆ قەمیسەی لەبەر مەسبەینەر ئەو قەمیسەی لەبەر نەکەم ئەو تیشەرتەی ئەو ڕۆ لەبەرمە بەیانی لەبەری نەکەم ئەگەنە بە چاوەشکە تەماشا دەکرێم وەکو بەچاوی ئەوی کە بڵێن ئەها منداڵی فەقیرێکە یان ئەوەت لە توانایدان یعنی بەدەست خۆم نییە واقعەوەی بەسەردا فەرض کردیمە بەڵام ئەگەر سیستەمی یەکپۆشی هەبیتن هەمومان ڕزگارمان دەبی لە واقعی ئەمە چەند جار تەرجمەیمان کردی لە ناو ناوەندیزەکانی زانکۆ بەتایبەتی لە ناو زانکۆی سەلاحەدین و کۆلێژ زانست لەسەر بابەتە زۆرینەی تەڵەبە داوای سیستەمی یەکپۆشی دەکەن یعنی پێویستە لەسەر وەزارەت خوێنی باڵا هەر لەو ساڵەوە جێبەجێی بکات بیخستە بواری جێبەجێکردن. بەڵێ کاک دیار سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ کاک دیار لە هەولێر دیارە ئەوی کە تۆ باسێکەی وەزارەتی خوێنی باڵا خۆی ڕاگەیاندووە کە بە پێی ڕاپرسی ئەم بڕیارە پەیڕۆ دەکات ئەگەر هات و ڕاپرسەکە زۆرینەی دەنگەکان درابەوەی کە بڕیارەکە پەیڕۆ بکرێت دەچینە لای شێخ لەتیف لە ژاراوە. سڵاو لێ بێ فەرموو. دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بەڕێز. زۆر سپاس دەکەم. بەڕاستی تەورێکی زۆر جوانە. زۆر سپاس بەڵێ. بەتایبەت لە بارودۆخی ئێستادا کە سەرەتای کردنەوەی قوتابخانە و زانکۆکانە پێویستە ئیشارەتی پێ بدرێ بەڵام بۆ دوو خاڵی گێڕمەوە بابەتەی کە جەنابتان باسی دەکەن. بەڵێ. دیارە بەرێک خوای گەورە لە قورئان باس کردووە یعنی باڵارپۆشین شتێکی کەم نییە جا بۆیە پێویستە ئینسان ئەو بەرگە بپۆشی کە خوای گەورە ئەو باسی کردووە لە قورئاندا هەنی بەرگێک بێ کەوا معقول بێ و هەروەها پێویستە تەلەبەکان خوێندکار و زانکۆکان وا پەروەردە بکرێن کە لە زانکۆکان و قوتابخانەکانیش بەرگێکی وا لەبەر بکرێت و لەبەر بکەن کەوا لەگەڵ دابوونەریتی کووردا بێتەوە یعنی پێویستە تەلەبە فێر بکرێت کە چ بەرگێک لەگەڵ دابوو نەروت و تەقالیدی کووردا بێتەوە و لێی عیب نیە و لێی شەرم نیە. جا من ئەوە بە گرنگ دەزانم کەوا پێویستە حکوومەتی هەرێم هەنگاوی نوێ بنێ بۆ بەرگێکی وا کەوا یعنی سەرجەم کورس شانازی پێ و تەلەبەکان وا ڕابێنێ لەسەر ئەساسێک کەوا شەرمیان نەبێ بە تەقالیدی خۆیان. بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت شێخ لەتیف لە ژاراوە دەچینە لای شانۆ لە سلێمانی. سڵاو لێ بێ فەرموو. چۆنی کاکادر؟ زۆر سپاس دەکەم. بەڕاستی تەورێکی زۆر جوانە هەڵبژاردووە. زۆر سپاس شانۆ خان. سیستما نەگەستاوە پێویستە زۆر لە پێش لە دواتریش ئەنجام بیرە چونکە یەکپۆشی بۆ خوێندکاران بۆ کاتێک کە چیتە شوێنێکی وەکو خوێندنگایە خودوەکو هەر دەستگایشی تر بێت ئێمە باسی سیستمی پەروەردەکەین یەکپۆشی بۆ قوتابیان زۆر زۆر جوانترا وەک لەوەی کە ئێستا ئەوەی خوێندکاران
خەریکی خۆگۆڕی نەبن خەریکی ڕێخستنی ژلەکانیان نەبن هەر شێوەیەک بێت وەک لەوەی کێکپۆشی تر بێت بۆ هەموو لە جوانترا بەڕاستی. باڵ سپاس بۆ پەیوەندەکەت شانۆخان لە سلێمانی. دەچینە لە حاجی ئۆمەران باوکی توانەمان لەگەڵدا. سڵاو لێ بێ باوکی توانە فەرموو. ئەم کاتێ باش کاکشۆ زۆر سپاس دەکەم. بەردۆخی ئەو ناوچانە چۆنە ئێستا لە ئێستادەک باوکی توانە؟ وڵی کاکشۆن ناوازمەران لەژ شلێکنە بەسەرا کوێستانەکان تۆ باران کرا و مەڕدارەکان و ئارێکە بۆ زراعەتە و شتانە چونە کوێستانەکانمانە کەمێکیان هاتوونە خوارەوە. بە هیوای سەلامەتی ژیانتان. سپاس دەکەم بەناوی مەتخەکەشم و سپاس دەکەم کاکشۆن سەبارەت بە تۆری بەرنامەکەشت دەستخۆشی لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. لە مەتخی باڵەکەتیدا ڕۆژێکیان لەدا بۆ دلی کردی ڕۆژێک بە شتێکی باشی دەزانم بۆ زیندوکردنەوەی پێشنیاری شومەیە کاکشۆن بۆ بەرنامەکەت فەرموو. هیوادارم تۆرێک دابنێ ڕۆژێک تۆرێک دابنێ لەسەرەوەی هاتنی بار هەڵگیرەکانی ئێران و تووشە بۆ ناو کوردستان و بۆ بەرزبوونەوەی نرخی گازی لە بەرنامەکانی پێشدا لە بەرنامەکانی پێشدا باز لە سوتەمەنی کرا بەڵام بە هیچ شێوێک هیچ بەزار بۆیەکم نەبینی باز لە نرخی گازکە نزیکەی 3 مانگ بۆ نرخی گاز لە 1000 دینار تێپەڕی کرد بۆ هیچ کەسێک باسی نەکرد. بەڵام باوکی توانە ئەوەی مەبەستە تۆ بار هەڵگرەکان هاتنی بار هەڵگرەکان مەبەستت ئەو شتانەی کە دەهێنرێنە هەرێمی کوردستان چکێمە پێشان ڕۆژێک تەوەرێکمان دیاری کردبوو سەبارەت بە کەلوپەلە هاوردەکان هەرێمی کوردستان. کاشوان زیگە لە کەلوپەلەکان هاتنی بار هەڵگیرەکان ینی تەماشای شارەکان کەسان هەولێرەوە تا ئاجۆمەران تا حدودی باش ماوە ئەولا ینی دەبینی هەمووی داوەگەی ئێرانێت کە دێتە کاری حکوومەتیش حکوومەت نەزەری بۆ لا ینی دەراماتی شارەکان هیچ ئەوەشی نەکردووە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی توانە لە حاجی ئۆمەران. دەچینە لای سیروان لە هەولێر. سڵاو لێ بێ کاک سیروان فەرموو. کاکشوان ئەو کاتت باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. زۆر سپاس لە بەرنامەکەتان دەستخۆشیش لە وەزارەتی دەکەین بۆ بڕیارەی کە دایتی بە هیچ پێویستیش نییە ئینتیزاری ڕاپرسی بکە لەبەروەی ئێستا من ناتوانم لە جێگای سەرتا سەری زانکۆکانی کوردستان برێم هەر هەمووی دەگا ئەو بڕیارەیە بەس لە بیدایەتی بەرنامەکە تا ئێستا هیچ دژێک نەبووە و داواش دەکەین ئەگەر ڕاپرسی دەکەن با لە ڕۆژی یەکەمی کردنەوەی دەستپێکردنی زانکۆکان بابێندەوێ ڕاپرسەکەی بکەن. ئێمە لە کۆمەڵناسی لە جامیعەی سەعادین پار ڕاپرسیمان کرد 90 لەگەروەی بوو کە هەمومان یەک جلوبەر بکەین لەبەروەی ئەوانەی بە جلوبەرجی مۆدێلن دێن ئەوانە نایەنە ژوورێش لە دەرسەکانی ئەن ئەوانە کەنینەنە لە ناو زانکۆکە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک سیروان لە هەولێر. دەچین لای ڕێژین خان لە هەڵەبجە. سڵاو لێ بێ فەرموو. سلام علیک. عەلەیکوم ئەسسەلام. وەڵام من بێم پاشە لەسەر تەوەرەکەتان ئەوەیە کە لە جامعەکانە هەموو یەکپۆش بێن. بەڵێ لەبەر ئەوان تەلبێکی گەورن جلی زیاتر یانەوێ پارێکی زیاتر یەوێت لە جامعەکانە یەکپۆش بێ باشترە. بەڵێ بۆ تەوەرەکە دێنێژدا هەرچەند تەلەفۆن گروەری نەگرت بەس ئەوەی من ئێستا لە پۆلی 3 سانەیە دەرچم بۆ چوار ئەبێ خۆم جلبدرم و خۆشم بیکڕم قماشەکە ئەڵێ کۆمپانیەکە جل ناهێنێتەوە جارێکی تر بۆچی؟ بۆ جارێک هێنابووی؟ نەڵێ جارێکتر کۆمپانیەکە جل ناهێنێتەوە. مەبەستمەوەی نەهێنابوو تا ئێستا بۆ ئەوی جارێکتر نەهێنێتەوە؟ با هێنابووی بەزیتر لەم وەلا نەهێنێتەوە. مەبەستم کە هێنابووی تۆ بۆ وەرە نەگرت؟ وەرم گرتووە من ئێستا چمە پۆلی 4 و ئەبێ جلیتر بکەم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ڕێژین خان لە هەڵەبجە. دەچینە لای دیمان خان لە سلێمانی. سڵاو لێ بێ فەرموو. ئیمان لە سلێمانی. بەڵێ ئیمان خان. ئێوارەت باش کاکشوان. زۆر سپاس دەکەم. ئێوارەت باش. زۆر سپاس. زۆر دەستخۆشی بۆ تەوەرە جوانە. زۆر سپاس. بەڕاستی تەوەرێکی جوانە. منیش هەر لەگەڵ ئەوانم یەک پۆشی زۆر باشە. من وەکو خوێندکارێکی پەیمانگای هونەرە جوانەکان ئیمزایان کۆ کردەوانی لە ماحەدا هیچ خوێندکاری لە پەیمانگای هونەرە جوانەکان ئامادە نەبوو یەک پۆشی بێ. ئیتر
یعنی منی جوام لێ هاو ئیمزاکە نەکەم چکە هەمووی سێریە کرد کە ئیمزاکە بکەی بەڕاستی زۆر باشە ئەو یەک پۆشیە بۆ هەموو زانکۆ و پەیمانگاکان. ئیمان خان مەبەست چییە هەمووی سەیرێ کرد بۆ نەتکرد ئەگەر خۆت ڕایەکی خۆتە بۆ دەری نابڕی بۆ نایکی و ڕاپرسیان بەشدار منوەکو ئاخر پێتاڵم کە ئیمزاکەیان کۆ کردەوەی تر هەمووی بەیەکیەوە کە تۆش ئیمزا نابێ بکەی. مەبەست مێگە خۆت خۆشت ناوت ئیمان ئەگەر ئیمانت پێیەتی بۆ نایکەی. ڕاستە بۆ بەزتر نام کرد وەڵی چونکە هەموو خوێندکارەکان هەمووی سێریانە کردی کە ئیتر پێیان ناخۆش بوو ئەگەر لەگەڵ ئێوانە نەبی خۆش نییە بۆ ئەوە. بەڵە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئیمانخان لە سلێمانی دەچینە نای ناوبڕێک و دێنە وڵاتان. دووبارە سڵاوتە نەبێت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک عەبدوڕەحمان نێت دەڵێت شتێکی زۆر باشە و نایە بە جیاوازی ناکرێت لە نێوان هەژار و دەوڵەمەند. هەڵۆ ئاراز دەڵێت من لەگەڵیا نیم چونکە هەر کەسە و ئازادە چی بپۆشێت و خۆی دەڵێت. جوتیار سادقی دەڵێت زۆر لە جێی خۆیەتی ئەو بڕیارە. ڕێبەر نێپاخسی دەڵێت جلوبەرگێت هەمی قوتابێت پەیمانگە هاوزانکۆیەک ئێک جۆرێک گەلێک باشترە چونکە هەمی وەک ئێک دەبن. نوناخان دەڵێت بڕیارێکی زۆر باشە تەنهاوی وتووە ڕێکەوت کەنابی دەڵێت من وەکو خۆم ئەمە بە چارەسەر نازانم چونکە لەوانەیە تا ڕادێک کێشەیەک حەلکات بەڵام کێشێکی تر دروست دەبێتەوە ئەوی جۆری خۆماش و چۆنێتی دوورین و مۆدلەکانی دوورینە. ڕۆسلێمانی دەڵێت بەڕای من شتێکی زۆر باشە جیاوازی نامێنێت لە نێوان خوێندکاراندا. فازڵ ئێلنجاخی دەڵێت زۆر باشە هەژار و دەوڵەمەند وەک یەک دەبێت و جیاوازیان نابێ وەک ساڵانی پێشووی لێدێتەوە. قەندیل دەڵێت یار ناوکی وایە دەڵێت بۆ نابێت ئەم جلوبەرگانەی خۆیان کاران نازانم تێنەگەشن بە فۆنتێکی کوردینەی نووسیە دەڵێت بە خۆڕایی بێت و دەڵێت ناوی بینێن دیاری حکوومەتی هەرێم خۆ ئەم وڵاتە وڵاتێکی نەوتیە و دیارە دەڵێت وڵاتێکی دەوڵەمەندی نۆکۆی دەڵێت. بەڵێ دەچینە لای جەمیل لە سەی سادق بوشرا لە سلێمانی مامۆستا سیما لە سلێمانیەوەها محەممەد لە کەڵک دیارە ناوی هەمویان خوێندەوە بۆی داینەخەنەوە دەچینە لای جەمیل لە سەی سادق. سڵاو لەبێ کاک جەمیل فەرموو. سڵاو لێتۆش. زۆر سپاس. بەڵێ یاوارە باش. زۆر سپاسەکەم یاد باش. سپاس دەکەم. وەڵا بەڕێی من یەکپۆشی نەکرێت لەبەر سێ خاڵ. بەڵێ خاڵ یەکەم منەتەوە لە سەرەتایی و ناوەندی و ئامادەی و جامعەی ینی تۆ هەر هەمووی بڵێن یەکپۆشی بێت تێرەکەی هەموو تەمەنت ینی تا تەمەنی 20 ساڵ و 22 ساڵ لەگەڵ کۆمەڵی ڕەنگە ئایبێتە سەر. ئەمە لە لای پێشەوە لە ڕووی ئاوریەوە بەڕاستی ئینسان کە گەشتە مەرحلە جامعە ئەبێت لە ڕووی دەرونیەوە بەهێزێ بەڕاستی لە ڕووی ئابوووریەوە ئەوەی کاریگەری لێ نەکەم مادەم ئەو لەکەی لە دلی کەسی بکە جوانتر نییە یان لە دلی کەسی کەش خەتر نییە خۆی بەکەم بزانێ ئینسان بەڕاستی لە ناخۆ کەسایەتی گەورەیە نەک لە ڕووی ئابووریەوە لە ڕێگەی ئابووریەوە بتوانێت کەسایەتی و هێزی خۆی دەربخات. بەڵێ زۆر سپاس کاک جەمیل دەچینە لای بوشراخان لە سلێمانی. سڵاو لێ بێ فەرموو. بوشراخان بەڵێ بەڵێ فەرموو سڵاو لێ بێ. ئێوارە باش کاک شوانە. زۆر سپاسەکەم ئێوارەت باش. بەڵێ سەبارەت بە پێشنیارەکەتان کارێکی زۆر جوانە لەبەر ئەوەی چەند خاڵێک ئەبینم کە سوود بەخش بێ بۆ خوێندکار. بەڵێ بگورە قسەکەت پێ بڕم دیارە پێشنیازی ئێمە نییە ئەمە تەنها بڕیارێک بوو لەلایەن حکوومەتی عراقیەوە دەرچوو و وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێم ڕایگەیاندەبوو کە ڕاپرسیەک دەکرێت و ئەم ساڵ پەیڕوو ناکرێت. دیارە پێشنیازی ئێمە نیە وەکو تەوەرێک وەکو ڕاپرسیە قسەی لەسەرەکەین. بەڵێ بەڵێ من خۆم من سەبارەت بووی کە خۆم مامۆستام کچەکەشم خوێندکاری زانکۆیە طبعا بیر و ڕاوبۆچوونی ئەو چاکەزانم خۆشم لەلایەن خۆمەوە کە من کۆلێژم بڵێن کاتی خۆی کە خەریکی زانکۆ بووم و ئەو مەرحەلانم بڕیوە هەنێ سوودمەندی ئەبینم لەم یاسایان کە ئەنجام دراوە ئەوش ئەوەی کەوا ئینسان فێری ئیلتیزام ئەکات بەرامبەر بە بڕیارێک کە دەرئەچێت ئێمەمانان کە ئێمە هەروە ئەزانین کاتێک ئەچینە شوێنێک ئەوەنەی جلەکان گرنگە شوێنی مەبەستەکە گرنگ نییە ئەمە وەکو لایەنێکی ئەو شوێنەکە پیرۆزی خۆی هەیە چکە ئێمە حەقی خۆی بدرێتە کە خوێندکار ئەچێ بۆ شوێنی فێربوون ئەم شوێنەش ڕێز و حرمەتی خۆی هەیە جیاوازە لە شوێنێکی تر کە تۆ ئەگەر وەکو ڕۆژێکی ئاسایی تر بێت ناوبازاڕێک بێت یان ئاهەنگێک بێت ئەوانش هەر شوێنە و
جلوبەرگی خۆی تایبەت بەخۆی کەس پێت ناڵێت و خۆت وە ئامادە ئەەکەیت کە کاتێکەچی بۆ ئاهەنگ جلێکی ئاهەنگ لەبەرەکەی. بەڵێ سپاس بۆ بشراخان لە سلێمانی دەچینە لای مامۆستا سیمان لە سلێمانی. سڵاو لێ بێفەرموو. ئەم کاتتان باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەرنامەکەت لێکم بەڕێز بەرسەر ئەو تەوەرەیەوە من وەکو مامۆستایەک یەکپۆشیم پێ باشترە. ئەویش بەو پێی کە پێ ئەچێت چەندین خوێندکار هەبن کرد لە ڕووی مادیەوە زڕوفیان باش بێ بەڵام بە پێچەوانەوە کەسانێکی تریشن ئەویان بۆ ناکرد هەموو ڕۆژەیان هەفتەی دووجار سێجار جلەکانیان بگۆڕن مۆدێلەکانیان بگۆڕن ئەمەش کاریگەری سلبی لەسەر دەرونی ئەو کەسەدا ئانێت و بەمەش ئەتوانین بڵێن لە تەسیری ڕاستەوخۆیە لەسەر نمرە و خوێندنەکەی هەر کاتێکار لە دەستانی ئێمە توانیان لە ڕووی داراییەوە هەموو ملت خۆشگوزەران بکەن قەیتێکە با یەکپۆشی نەبێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای محەممەد لە کەڵک. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. عليكم السلام كاك محمد بله. السلام عليكم. عليكم السلام كاك محمد بله. زور سپاس دەکەم بۆ ئەم بەرنامە جوانە کاک شوان. زۆر سپاس دەکەم. بەخۆم کە قوتابیکم لە پەیمانگای تەکنیکی بە مەنتیقەی بادینان دەربارەی جلوبەری قوتابیان بۆ ئەم ساڵە. بەڵێ. جلوبەری ئەم قوتابیانی ئەم ساڵە هەمویان لە کوردستان وەکو ئەزیا تزانی چی؟ يعني قوتابەکانی کە ئەم بەخۆم یەک لە قوتابەکانی بەتوانە مەتوانم هەڕۆ هەر ئەزموعێکی بە جلوبەرێکی جوان و پرتغ بە جلوبەری جوان بڕۆم. بەڵێ گوێم لێتە بەڵێ. بەڵێ دیارە پەیوەندێکی پچرا دەچینە لای هۆشمەند لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک هۆشمەند فەرموو. ئەم کاتە باش هەموو کاتێکت دەستخۆشی ئەم تەوەرە جوانت لێکم. زۆر سپاس دەکەم کاک هۆشمەند. بەڕاستی خۆم وەک خوێندکارێکی زانکۆ 100% لەگەڵ ئەوەم کە بکرێت یەکپۆشی. بەڕاستی یەکی پێش من تەلەفۆنی کرد پێم وایە ناوی کریستین بوو وتی من لە عایلەیەکی دەوڵەمەند موەتوانم یعنی بەڕاستیەوە بیرکردنەوە ئەو بیرکردنەوانی کە ئەبێ ئەو کەسانی کە دەوڵەمەندن ڕاستی بۆ جۆرە بیرکانەوە کە یەکپۆش بە بۆی فەسڵی خۆیان نەدەن بەسەر کەسی ترە. من خۆم بەڕاستی پار لەگەڵ چەند برادێرێکمە وتمان با تەجروبەی بەڕاستی چەند کتێکم بدانێکی تاماوەی چەند ئەو جلانەی ئەگۆڕێت تێبینیمان کرد تاماوەی 11 دانە ڕۆژ ئێمە تەجروبەمان کرد نەفەرێک جلێکی دووبارەمان لەبەران نەبینی چکە لە جلەکەش ئیلا ئەبێت جانتاکەش و پێڵاوەکانیشی لەگەڵ مۆدلی سەگانیا بگۆڕێ ینی بووە تا ئارتی جل. کاک هۆشمەند پێت وایە ئەوە ئازادی خۆی نیە دیارە ئەم ڕەخنەیە چەند ساڵێکە هەیە کەسە خۆی ئازاد نییە لەوەی چی لەبەرکە ئازادە من 100% ئازادە ینی با لە دەرەوەی جامعە بێ ینی خۆیمە ناڵێن سەی وڵاتانی ئەوروپیکە سەی جامعە ئەوروپیەکان کە زۆربەی لە جامعە جلێک یەک ڕەنگیان لەبەرای یەک شازدە بۆی مەشغوڵ نەبن بەو لایەنێنی ترۆ ینی بەڕاستی ئەو کێشەیە وڵاتەیە من دەستخۆشی دەکەم تەوەرەکە خەیتە ڕوویەسە خۆت سەیری ناوەکانی پێش منکە زۆربەی زۆی لەگەڵ ئەم ڕێە بکە بگۆڕێ بەڕام ناگاتە نەتیجە ینی حەقم بەڵێ دیارە من ئەو پرسیارانی کە دەیکەم ڕای خۆم نییە من تەنها ڕاکانی تر دەخەمە ڕوو ڕاستەکەی بەس من پێم باشەوە پێشنیارێک ئێناڕتی بەڕاستی بەر کەناڵێکە زۆرترین بینەری هەیە بەرنامەیەکی هەبێت لەسەر ئەوەی کە تەوەرێکی دانا چۆن بڵێ تا ئەو تەوەرە حلێکی بۆ دۆزێت ئەگاتە نهایی واز لەو تەوەرە نێنێ بەرنامێکی تایبەت بێ اینجا بچێت سەر تەوەرێکی تر نەک هەموو تەوەرێک ڕاوەرگری سێرەکە هەموو شتەکان خۆێتەوە سوتەمەنی ئەوە ئەم کێشانە هیچی ناگا بە هیچ خۆ بەر پرسەکانیش گویان تێوێتی بەڵام ناگەینە نەتیجە بەس پێشنیارەکەم بەرنامێکتانە بێ یان ئەوە تا بڵێ ئەمە وەڵاین بەرپرسەکانە ئەم چارەسەری ئەم شتە ناکە یان ئەوە بەرەو چارەسەرەچێ زۆر ساسانەکە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک هۆشمەند لە سلێمانی سپاس بۆ پێشنیازەکانت دەچینە لای ڕەندخان لە سلێمانی سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ گوێمێتە ئێوارە باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش دەستخۆشیم بۆ تەوەرەکەەوە هەیە زۆر سپاس منیش وەکو زۆربەی ئەو هاوڕانەی پێشتر لەگە یەکپۆشیام لە زانکۆ پەیمانگەکانە دەبەرێکە ئەمە خوێندکاری زانکۆ بێ ئەین بڕۆ بکە کاک شۆن ئەوەنەی ینی خەریکی جلدانان و خەریکی خۆمان بووین ئەین ڕۆڵێکی ئەوە خەریکی دەرسەکانمان نەبووین دیارە ڕەندخان تۆ دەڵێ خەریکی خۆمان بووین مەبەستت خۆت وا بووی کە زۆربەی ڕەخنەکان دەڵێن کچانوان ڕاستە ئێمە وا بووین ینی لەبەر ڕێگەزی بەرامبەر ئەوە نەخۆ پێویستی بۆ نییە کە خەریکی خۆی بێ ئێمە زیاتر ینی قسەکە لەسەر ئێمە زیاتر واشە ینی بەجددی وایە
اینجا لەگەڵ جلی کوردیشانێن بۆ زانکۆ پەیمانگاکان لەبەرەوەی نابێت بەڕاستی شتە ناگونجێت. پێت وایە ئەوەی کە لە هەندێک لە پێشنیازەکانی بەشداربان ئاماژیان پێدا دەڵێن ئەگەر هاتو تۆ بایەخی زۆر بدەی بە جلوبەرگوانە وا دەکات تۆ کاتت کەم بێ بۆ خوێندن و بۆ ئەو زانستی کە فێری دەبی؟ ڕاستە وایە، ینی من خۆم باسی شخصی خۆم کەم وایە، ئەوەنەی خەریکی جددانان و خەریکی خۆمابووین خەریکی ئۆسایەکەمان نەبووین. کەواتە چی دەڵێ بە هاوڕەکانت یاخود ئەو کەسانی کە لێستا دەرەزانکۆن وە کاتیان نییە بۆ ئەو بابەتانە؟ هیوادارم کە خەریکی دەرسەکەی لەبەر ئێمە بۆ خوێندن ئەچینە زانکۆ بۆ ئەوەی فێر ببین، ینی ئەوەی لە ئامادەیە خوێندومانە هیواداری لە زانکۆ زیاتر پەری پێبین، ئەوەنە خەریکی خۆیان دەبن. هیوادارم کە ینی خۆیان بنێک دەرسەکانیان. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە هەولێری پایتەخت کاک باوانمان لەگەڵدایە. سڵاو لێبێ کاک باوان، فەرموو. چۆنی برای بەڕێز؟ زۆر سپاس کاک باوان. ئەم کاتەوە باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. کاکە بە نسبەت بۆ هینی جلوبەرگی تەلەبە بەڕاستی تەلەبە ئەبێ جلوبەرگەکەی زیەکی موحەد لەبەرکەن، بەڵام ئەو زی موحەدە نابێ کارگیریەکی سلبیان لەسەر بکات. چونکە ئێستا مەسەلەن تاجیر کرا زیاد دەکات، پێشی مەسەلەن قوتابخانە بکرێتەوە یان سپی و یا مەعهەدەکان بکرێتەوە، قەمیسی سپی مەسەلەن بە 15,000 بە 25,000 فرۆشە، یا پانتۆڵەکە بە 30,000 فرۆشە. ئەی کاکە بۆچی بەوە نەیفرۆشی؟ و کەسیش محاسبەی ناکات. ئەڵێ تەلەبەکە ئەڵێ کاکە ئەوم بەدڵ نییە یان گرانە یان هینەکە، ئەڵێ بڕۆستە کەسی تر هەیە ئێتە نەیکڕێ. ئەوە لەلایەک دووەبینیش بە نسبەت بۆ هین بۆ جلوبەرگ بۆ زۆربەی برای بە ڕێزەکانوانی بەشداربوون لەم بەرنمەیە بەڕاستم دەستخۆشیان لێکەم. دووسێ پۆنتیان هەبوو لە ناو ئەو مەوزوعە، ئەمە دیاریکەمەوە کە دەوڵەمەند و فەقیر لە یەک جل لەبەرکە. بەڕاستەوە شتێکی جوانە و شتێکی دیاریشە ینی لە ناو کۆمەلگای خۆمان. ئەسایە مەسەن فەقیرێ ئەوێ جل لەبەرکاتن، دەوڵەمەندەکە جلێکی جوانتر لەبەرەکە ئیتر چاوی لێکەوێ دڵی شێشکێ و یانێ شکێتەوە لە ناو برادەرەکانی. بەڵێ زۆر سپاس کاک باوان لە هەولێر. دەچینە لای سەرهەنگ لە قەزای خەڵات. سڵاو لێبێ کاک سەرهەنگ، فەرموو. باش کاکە. زۆر سپاس. ئێوارە باش. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. دەستخۆشی بارەم کە جوان دەکەم. زۆر سپاس کاک سەرهەنگ. بخۆم تەڵابە نیوە بەس داواکاریەکەم لە گوبەیان. بەڵێ. بەڕاستی لە شاری خەبات نانێت داواکاریەکە بتم لۆ باخچەکمان چاکرد، باخچەمان نیە نانی پێم خۆشە باخچەکمان هەبیت، هەتا ئێستا باخچەکمان نەچاکرە نانی. بەڵێ. باش کاکە. بەڵێ مەبەستت بۆ گەنجانە زیاتر؟ بەخوا داواکاریمانە نانی باخچەکمان چاکرد لە شاری خەباتەوە، هەتا ئێستا باخچەمان نییە نانی. کاک سەرهەنگ پێشتر دیارە تەورێکمان تایبەت کردبوو بە تەورێکی کراوە، ئەمە هەینی ڕابردوو بوو، کەسێک پێویستی کرد لە قەزای خەباتووی باخچەیەکی تێدایە بەڵام بە شێوەیەکی باش باخچەکی ساف نییە، باخچەکی باش باخچی منداڵە بەڕاستی باخچەکەوان نییە، باخچەکە گەورە بیت جوان بیت شوێنێکی گەورە بیت، باخچەکە زۆر ناشینە بەڕاستی نانی. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە لای شوێنەیە لە سلێمانی. سپاس. سڵاو لێبێ شوێنەکان، فەرموو. خۆشبی سپاس. زۆر سپاس دەکەم. بێز ئەحمەد من لەگەڵ سیستەمی یەکپۆشییانیم. بەڵێ. لەبەر وەزارەتی پەروەردەوەلەی گرنگی بەوە گرنگی بۆ بدات کە مامۆستاکان کە هێنێت یان ئەو مامۆستانی کە دایانێت لە جامیعە زیرەکیان بکات زۆر باشترە یان ئەو کێشانەی کە ناو جامیعەیە هەیە. بۆ یعنی سیستەمی یەکپۆشی لە ناو جامیعە هەبێت ئەسڵەن خوێندکار لەو کاتەیە ئەتوانێت یعنی عاداتی خۆگۆڕین چۆن خۆی بگۆڕەیە چۆن میکیاس بکات. دوای ئەوە نییە بڵێ وڵات و خوێندکارەکان جیاوازیەکەن لە ناوێک ئەمە دۆڵەمەنە یان فەقیر، ئەو شتە نییە. ینی هەرێ خوێندکار هەیە لەوە چی وا بیکەنەوە، بەڵام زۆربەی خوێندکارەکان وا بیر ناکەنەوە. ئەمە شتێکی هەڵەیە. دوایەوە چەند ساڵ ئەم بڕیارە دەرکراوە تەطبیق نەکراوە و تەطبیقیش نەکرێ باشترە. یعنی بۆچی یەکپۆشی هیچ ئیسفادێکی تیای نییە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. دیارە پەیوەندیەکەی شوێنەخان لە سلێمانی دوا پەیوەندیمان بوو. دەچینە سەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک. دیارە نزیکەی زیاتر لە 80 تێبینیمان بووە. تۆ هیوادارم بتوانم ئەوەی کە پێویستە بیخوێنمەوە بۆ ئەوی دڵنیاتان کەم ئەوانەی کە نەمخوێندە ئەو سەرنجانە دیارە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک دەمێنێتەوە. ئەوی شۆک و ڕاپرسیەکە چکە بەشداربووانی لینکی ئەنارتی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک زیاتر لە 65,000 کەسن هیوادار بمێنێتەوە بۆ ئەوەی بزان کە وەکو ڕاپرسیەکیش دەبێت هەر لەسەر تۆڕەکە. بەڵێ دەچینە
لای ڕۆسلێمانی دەڵێت بەڕای من شتێکی زۆر باشە جیاوازی نامێنێت لە بینی خوێندکاراندا هەروەها بژار ئاوا دەڵێت ئەزانن چی باشە ئەوە باشە تەنها دیارە وەکو کۆمنتێک نووسیوێتی وەکو شتێکی نەشیا و ناتوان لێرە بخوێنمەوە شکار سلێمانی بەڵام دەهێڵمەوە بۆی بزان کە من ویستم بخوێنمەوە شکار سلێمانی دەڵێت بەڕاستی ئەوە زۆر باشە بەتابەتی بۆ فەقیر کە لەگەڵ دەوڵەمەنددا جیا دەکرێتەوە شاد ئەزبەنی دەڵێت سڵاو من دەڵێن بڕیارێکی باشە بەڵام بەسەر هەموو خوێندکاراندا پەیڕۆ بکرێت نەوەک لێرەش حزب و حزبێنەی تێبکەوێت کارزان ئەبوو بەکر دەڵێت دەستان خۆش بە هیوادارم ئەم ساڵیش خوێندکاران بەدڵی خۆیان بێت نەک ئیجبارکردن دواتریش بە بتوانن ئەو جلوبەرگانیان لە هەموو شوێنێک دەستکەوێت نەک تەنها لای چەند دوکاندارێکی دیاریکراو. ناز ئەبدوڵی دەڵێت یەکپۆشی لە زانکۆدا کارێکی زۆر باشە خۆزگە جێبەجێ بکرێ ئیتر خوێندکار تۆزی ئیسراحەتی دەکرد لە پێڕۆکردنی مۆدلات و جلکڕین دڵزار هەولێری دەڵێت وا باشە کە بکرێت بە یەک جۆرە جل ماتین محەممەد دەڵێت منیش لەگەڵ یەک پۆشی دام چونکە هەموو کەسێک توانای ئەوەی نییە لەسەر مۆدلێک مۆدل بگۆڕێت وەک دەڵێت دیاڵە نور العیون دەڵێت ڕاستە لایەنی باشی هەیە وەک ئەوەی نەمانی جیاوازی بەڵام ئایا ئێمە بۆ ئەبێت دایمە بیر لەوە بکەینەوە ئایا جلوبەرگمان چۆن بێت ڕۆژە بڵباز دەڵێت وەڵا ئەوە ئیشە ئەگەر بیکەین بەڵام بەخوا قەت جێبەجێ نابێت لەنجەفایق دەڵێت زۆر باشە ئەگەر بکرێت بە یەک پۆشی جیاوازی نامێنێت لە نێوان خوێندکاراندا بورهان گرمباک دەڵێت بەڕای من یەکپۆشی زۆر باشە شعری کوردی شعر دیارە ناوەکی وایە دەڵێت بەڕاستی یەکپۆشی کارێکی زۆر باشە خۆزگە وای لێ هات بە مستەفا تاها دەڵێت بەڕای من شتێکی باش نییە دانا ساڵح دەڵێت زۆر باشە چونکە لای لە جیاتی ئەوەی خەیاڵت لای ئەوە بێ کە چی لەبەرکەی خەیاڵ لای دەرسەکەت دەبێت پەیمان سنەی دەڵێت بۆچی هەر باسی خوێندکارەکەن کەس باسی مامۆستا ناکات بۆچی مامۆستاکان کوردن و جلی کوردی لەبەر ناکەن و دەڵێت جلی کوردی بۆ دەوامە بەستێتی دیارە جوتیار فەتاح دەڵێت لە ڕانیە باشترین کارە چونکە چەندین خوێندکار هەیە ناتوانن جل بکڕن بڕوا بکەن هاوڕێم هەیە ساڵی جارێک جل ناکرێت توانە تەوفیق دەڵێ بەڕاستی زۆر شتێکی باشە بۆ نەهێشتنی جیاوازی چینایەتی نێوان خوێندکاران بەڵام ئەگەر بێت و شان بەشانی قوتابیان مامۆستایانی شێکپۆش بن ئەوە شتێکی باشە وەک خۆی دەڵێت شازین کەریم دەڵێت هیوادارم ئەم بڕیارە زانکۆکان بگرێتەوە چونکە من ئەخیر ساڵ مەجلی دنیام کڕیوە بۆ ساڵی تازە هەروەها تێبینی ترمان بۆ هاتووە میر ڕاپەر دەڵێت لەبەرکردنی یەکجل لە زانکۆکانە کارێکی شیاوە بەڵکو دەبێت وەزارەتی خوێندنی باڵا بیداتێ مەستی بڕەپارەکەی دیارە بەڵام نابێت جلێک بێت کە بەدڵی خوێندکارەکان نەبێت کورد زانستی دەڵێت هیوادارم مەکتەبەکانی کوڕانیش بگرێتەوە هەروەها سارەجاف دەڵێت ئێمە 12 ساڵە بە قسەیان ئەەکەین بە ئەوانی 4 ساڵ بەدڵی ئێمە بکەن ناشرینە کەسێکی گەورەوەکو منداڵێکی بنەڕەتی جل ببۆشە من لەگەڵ ئەو ڕایە نیم قوتابی زانکۆ لە قۆناغێکدا کە ئازاد بێ شەهاب ناوپردانی دەڵێت بەڕای من شتێکی زۆر باشە ئەگەر بکرێت هەروەها بانو نەوزاد دەڵێت پێویست ناکات جلوبەرگی زانکۆ پێمانەکان یەکپۆش بێت چونکە وشەی ئازادی بۆ تاکەکان بۆ هەردوو ڕەگەزی نێرومێ خۆی ئەبینێتەوە دو تێبینی دەخوێنمەوە دیارە عومەر سەید دەڵێت بەڕای من یەکپۆشی باشترە تا برە و بە خوێندن بدرێت چونکە ئەگەر خوێندکار یەکپۆش بێت بیر لەوە ناکاتەوە کاتێک دەچێتە زانکۆ یان پەیمانگا چی بوو پێشت بەڵازان لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقی ئەمجارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبەینە هاوکارم هەکانیێلی لەگەڵتان دەبێت بۆ تۆرێکی گەرمتری بەرنامەکە هیوادارم توانی بێتمان هەموو ڕاجیاوازەکان کۆکەینەوە لەم ئەڵقەیە هەر شاد و بەختەوەر بن.